سڵاتان لێ بێ خۆشەویستان. ئێمە ئێستا لە شاری ڕانیە و دەواازەی ڕاپەڕینین. لێرە لە ساڵی 1991 خەڵکی ئێرە ڕاپەڕینیان دەست پێ کرد و دواتری تر بڵێ سێ ڕاپەڕین بەناو هەموو کوردستانە بڵاو بوویەوە. دەمانوێت بەرجامەی ئەم جارەمان لە خەڵکی ڕانێ بپرسین بزانین لە دەواازەی ڕاپەڕین تا چەند خزمەتگوزاری بۆ کراوە، تا چەند هەلی کاری تایە بۆ گەنجەکانی و ئایا چی بکرێت تاوەکو بەرپرسان زیاتر بێنە ناو خەڵکەوە و زیاتر ئاگیان لە ژیانی خەڵک بێ. ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر لە خەڵکی ناوڕانیەکەین ئێوەش بینەر بن. دووسایدێکیان کردووە بە حساب دووساید بەهۆی شخصێکەوە ڕانگرتووە تا ئێستا دووسایدەکە 6 ساڵە چەند تاو نەکرد. گەنجەکان لە چێکار وەڵا گەنجەکان ماڵە دادنان دەخۆن لێ لە بازای دەسڵێنەوە بە تەماشای جیپانیەکە چوار نێرن لە بەخەڵدا نییە. جادێکی 6 مەتری وەخت خۆی دەرچوو بوو بۆ ڕانیە ئیتر لەبەر ململانی و ئەو جادن هەتا ئێستا تەنفیز نەکرا. ئەنی گەنجی وا هەیە ناچارە لەوێ 20 ئەوروپای لە دەرەی جەدا بخنکەی پێی خۆشتر نەک لێرە بژی. بیر لەو میلەتەی کەس ناکاتەوە، هەر یەکێک مامچینە سەر ئەو کورسێی و ئیمتیاز و پارەی ساچی تێدا بێ فەقیر لەبی نامێنە کورد تەبیعەتیوە. ئێرە ڕانیە دەواازەی ڕاپەڕینە و لێرە و ڕاپەڕین دەستی پێ کرد. لە ڕوو خزمەتگوزاریەوە ئێرە چۆنە؟ چونکە کە ڕاپەڕین دەستی پێکرد دەسەڵاتی کوردی لێرەوەی ترداندا. ئەی ئاستی خزمەتگوزاری ڕانیە چۆنە ئێستا؟ وەڵا ئاستی خزمەتگوزاری لە ڕانیە وەکو پێویست نییە، لە ئاستێکی زۆر کەمدا بەنسبەت ڕاپەڕین و لێرە ڕاپەڕین کراوە و خزمەتگوزاریەکان زۆر کەمەوەک پێویست نییە. هەر بەڵام ئێرە قوربانی زۆری داوە، ینی هەم ڕاپەڕین لێرەوە دەست پێ کرد و زایدەن قوربانیکی زۆریشی داوە لە پێناو قوربانی زۆری داوە ئێرە چکار زۆربەی زۆری پێشمەرگە و ئەو هەر لەو منتیقانە لەو دەبەرانە کە پێشمەرگەش بەکاردێ بۆ هەموو ئەو ڕوبەڕووبوونەوانێکە بۆخان بەکاری دێنن. ئەو ئێرە منسمە ئێستا هەر بۆ نمونە دووسایدێکیان کردووە بە حساب دووساید بەهۆی شخصێکەوە ڕانگرتووە تا ئێستا دووسایدەکە 6 ساڵە چەند تاڵ نەکراوە. شخصێکەوە ئاغاکە نازانم شێخێک ئاغاکار ئەلەو بابەتانەیە زاوزا هەروەنێ بە هەر جادەکان هەر دەڕوی هەموو خزمەتگوزارێک کۆڵ ئەوەکو کۆڵان و جادەکانی هیچ وەک پێویست نییە. گەنجەکانی هەلی کار چۆنە لە ناوڕانی؟ گەنجەکان نەک هەل لە ڕانیە هەر لە تەواوی کوردستان هەلی کار کوکەمە وەک پێویستنی هەر وەختە بڵێم نەماوە هەلی کار. تەنابووی کوێ بن گەنجەکان بۆی کاریان دەستکەوێت بژێوی ژیان وڵات گەنجەکان هەر زۆربەی زۆری ئەوەی کە ئەوەی کە بڕوا بەرەو ئەوروپا و بەرەو هەندەران دەڕاو دەنا گەنجەکان بەرەو کوێ هەنا ئەی چێ دیڵێ هەر هەمووی بەجێ نێشتەوە هەموو گەنجە هەمووی هەڕۆیشتەوە. ئەبێ دەسەڵاتدارانی هەرێم چی بکەن تاوەکو ئاگایان لە ژیانی ئەم خەڵکە بێ کە لە پێناو ئەو دەسەڵاتەیە ڕاپەڕینی کردە قوربانی داوە. دەسەڵاتدارانی هەرێم کەی هاتوونە ناو خەڵک تا بزان تاخۆ معاناتی و خەڵکە چیە هەر لە شوێنی خواندا دەنیشن و وازان کوردستان هیچ عیبێکی نییە. ئەوان عیبی مشکلیان تا چی بکرێ باشە وڵی تازە بەوە 30 ساڵە چیان کردووە هەر لەوەی چاتری ناکەن تازە مەگەر ئەوانە هەر یەک گومێدم بۆوانە نیێمە تازە نەوەڵی جومێدێکم پیانی. ئێرە دەواازەی ڕاپەڕین یانی ڕاپەڕین لێرەوە دەستی پێ کرد و گڕیساند هەمیشە سەرەتای هەموو کارێکیش لە هەموو ئەوانتر سەخترە. قوربانێکی زۆری داوە بۆ ئەوی دەسەڵاتی کوردی بێتەکایەوە. ئێستا لە ڕوو خزمەتگوزاریەوە خزمەتی شایستەی بۆ کراوە ڕانیە وەکو پێویستنەوە تا ئێستا بۆی نەکراوەکو پێویستە. چی پێویستە بۆ نمونەوەی؟ وەڵڵاهی جادەوبانەکەی وەکو پێویستنی جادەوانی خراپە وەکو پێویست دێنەوەڵە وەکو پێویست جادەوبانی نییە. باشە ئەی لە ڕووی هەلی کار و گەنجەکانی بەچیوە خەریکن کاریان لەکوێ دەسەکەوێت؟ ئیش و کار زۆر زەعیفە هەلی کار کەمە زۆر تۆ ئیشەکەی خۆت چییە لە من ئەوە کولێرەخانەیە. چۆنە ئیشی ڕۆژانە چۆنە بژێویت بەوەنە شایستە پەیاکەی؟ بەخوای لەوەتی ئەو قەیران شتە هەیە لەوتی و ماوەیکە و بەزمەڕویاندا پیشاندەران تۆزە کزلا و ئیژلاوەز بوو دەنا پێشتر باش بوو پێشتر باش و ئێستا خراپتر باش بوو ئێستا وردە ماوەیەکە تۆزە بە پێ و قەیران و کەمی موچە و ئەوشتانەشەوە. باشە تەمان وەکو حەق ڕانیە حەقێتی کە زیاتر لە شوێنەکانی تر خزمەت بکرێت لە بەروی زیاتر قوربانی داوە. چی بکرێت بۆ ئەوی دەسەڵاتداران زیاتر ئاگیان لە خەڵکی و زیاتر بێنە ناو خەڵکە بۆی بزان کێش و مەعاناتی خەڵکەکە چی؟ بە قورئان وەڵی ئەگە بکری هەتا بێن باشتر ئاوڕش لەو خەڵکە بدرێتەوە ئەو لەو شارە بدرێتەوە بەڕاستی چکە لە هەموو ڕوویەکەوە پژێ خراوە لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی ئیش و کار وەکو دەڵێ هەلی کار زۆر کەمە لێرە ئیش زۆر لاوازە ئەگەر ئاوڕ لێ بدرێتەوە باشترە بەڵام تا ئێستا هیچ کەس ئاوڕ لێرە نەداوەتەوە بە هەموو شوێیەکەم. ئێرە ڕاپەڕین تەمەن لێرەوە دەست پێ کرد هەمیشە ئەو کارانە سەختترین کاتی ئەوەیە کە دەست پێەکە
قوربانێکی زۆری لێرەدا ئێستا لە ڕوو خزمەت گوزاریەوە ڕانیە چۆنە خزمەتی شایستەی بۆ کراوە وەک پێویستە وەک چی پێویستە بۆ نمونە ئەبێ بۆی بکرێت ئێستا زۆربەی کۆڵانەکان هەیە قیر نەکراوە زۆربەی جادەکان هەیە مەزبوط نییە ئستا ئەم جادانی کە ئەیبینیت هەمووی تاسەیە شوێنی زۆر باشیتیان نییە ئەنی کێشەی قیرتاوکردنی ئەرە وڵات کێشی قتاوچی هەر زۆر زۆرە ئێستا لێرە هەتا سلێمانی کە ئەڕۆی خۆل لەوانەیە دیبێتی زۆر بە ناڕەحەتی ئەڕۆی بازە شوێنی یەکساییدا خۆش نییە یعنی داوا لە حکومەتەکەن ئەو جادانیان بۆ چاکەن باشە ئەی لە ڕووی هەلی کارەوە گەنجی ئێرە کە زانکۆ تەواوکار زۆر بێکار ئەرە وڵا گەنجامان زۆر بێکارن بۆتە زۆربان نسن بۆ هەندەران زۆربان نسن بۆ ناوپەکەکە بۆ ئەمدا بۆ ئەو لاڕون هەمووی دەبێ ئیشی ئاڕوە ئەگەر ئیش بێ و ڕێک پێش پێ خەڵکە ڕوە ینی کێشەی بێکاریش هەیە لێرە ئەرە وڵا زۆر بێکاری هەیە ئەی لە بازارەکە ئیشی بیشان دەست ناکەوێت خەریکی ئیشەکە ئەگەر ئیش بێ خەڵک ئیشەکە بەس ئیش نییە ئەو تۆ زۆربەی گەنجەکان وە خۆت گەنج و ڕێکوکێک ئەدوانەیە وەستاون یان شتێکی هاکەزایی ئەفرۆشن بەشی ڕۆژانیان ناکە نەبەخوا بەشی ڕۆژانیان ناکە باشە تەمەنێرە کە ڕاپەڕینی کرد ئەو قوربانیانیاندا ڕەنگە ئێستا بەشێک لەو کەسانە بەشێک لە سەرکردەکانی ڕاپەڕین ئێستا دەسەڵاتدار بن بۆچی ئاگایان لە ڕانینیە کە بێ زیاتر بەراود بە شوێنەکانی تر زیاتر خزمەتیش بکرێت چونکە شوێنی ڕاپەڕینەکە ئێرەوە زۆر ڕاستە ئاخر زۆربەی کاربەدەستەکانی ساوە توانێت خۆ بزانین سەرقاڵی شوێنی کەن خۆ هەر ئێرە نییە سا حکومەتیش بمانوێ نەمانوێ بڵێ هەروەڵا حەب بۆ ئێرە بن شوێنی کە زۆرە حکومەتیش فریان ناکەوێت حکومەتەکە حکومەت چی بکە حکومەت جادە و قیر وشتی بۆ کا بە مەزبوطی ئەگەر نەژبێ ئەوێ بۆ بکە پێت باشە چی بکرێت تاوەکو دەسەڵاتداران بەرپرسەکان زیاتر ئاگایان لە خەڵک زیاتر لە مشکلەی خەڵک هەتا هەندێک جار کێشە بچووکە بە بچووکی چارەسەرەکرێ ئەوەندە نایان بەدەمی و تا ئەتەقێتەوە ڕاستە خۆی حەقا گەنجەکان دامەزرن بەڕێک پێچیشیان بۆ بکرێ هەلی کار بۆ گەنجان بڕەخسێ بەڵام کەن ڕەخسی خەڵک چی بکە مەجبور خەڵک پڕە خۆش نییە حەقار تو ڕێبێ و خۆپشاندان و تونندوتیژ لێ یەکەوێتەوە بەس نەشکەوێتەوە باشترە هەرچ کەسێ بێت دەسەر حکم بخوا لەمان باشتر نابێ هەر ئەمان باشترن هەرچ کەسێکیش لێ خۆلانی بزانی هەتاوەکو تێرە بێ و زەبانێکی کێ ئەبێ ئەویش تێرکەی بەس تا چۆن ئەمی خۆمان هەر باشترە هەر چۆنە بێت تۆ زرانێ بەزەید بۆ من و تۆ بۆ یشیشکە بەزەوەی کە دێت زاحمە تا خۆی تێرەکە بەزەی نییە وڵی ئەوەی ئاگام لێنە نازانم باشە ئەی ڕار نییە لە ڕووی خزمەت گوزاری و چی پێویستە چی بۆ کراوە وڵی چی بۆ کرایەتی بۆ نەگەڵی 5 ساڵ ئەو جادەوە تا توان بکارن پێیان تێک نادرێت دووسایت نێو ڕانی جادەی سەرەکی گیراوە بەڵێ زار سەرەکی گیراوە پێیان تێک نادرێت چی ناتوانین تێکیدا وڵی دا حکومەتەکەمان نەهەو نییە ینی خەڵکی بەرپرسی گەورەی لە پشتە ناتوان ئەو شوێنە تێکدەنیا مەسەلە چی هەڵبەتا لە بەرپرسێت بۆیە تێک ناچێت داوای قەرەبووی دەکە قەرەبووی ئەو قەرەبووی ئەوان دێڵێن ئەوان نادرێتەیە ئەوان پێنیە یان ئێستا کێشەی جادە و قیر و ڕێگەوبانی هەیە ڕانیە بەڵێ هەیەی ئەی لە ڕووی کار و پیشەوە خەڵکی ئێرە کار و پیشەی چۆنە وڵی کەمە گەنجەکانی لەکوێ کاریان دەسەکەوێت گەنجەکان لە کوێکان وڵا گەنجەکان لە ماڵە دان دەخۆن دێ لە بازای دەسڵێنەوە بە تەماشای جیپانیەکە توان نێرە لە بەخەڵدا نییە پاریان پێ نیە پاریان پێێنێ بەچی بکڕن من ئێستا یەکەبارە بە خۆم دانیشتمەوە لێر لەسەر بێیش بێکاریە تۆش بێشت خۆت ئارێ وڵا باشە مام حاجی بەڕێی تۆ چی بکرێ باشە بۆی ئەم بەرپرسانی کە بەرپرسی کوردین و لەسەر دەسەڵاتن زیاتر ئاگایان لە خەڵک بێ ینی چی بکەن باشە وڵی خواهی داتیان دەبەر خەڕخنە لە درینەی ئەو میلەتەی ڕازی کرد ئەی دوا بکەین خوا ڕەحم بخاتە دڵێ ئارێ وڵا هیچ کرد دەسەڵاتی کەمە هیچ چارەی کردنیە ئللا بەخوانێ بە هیچ چارەی ناکرێت خوا ڕەحمان لە دڵێ نێو چاوان لە فەقیر و هەژاری بێ سایدەکە قەپات بووە یەک سایدی ماوەتەوە چۆن تا ئێستا هەوڵ نەدراوە بکرێتەوە جادە ئامە خۆی ئەمن لێرە نیم لە هەولێردا دەنشم بەڵام ئەوە بە حساب ئەو زادە وەخت خۆی مەشروع بۆی دەرچوو بوو ئەو دوو سایدا کە دەڵێن هی ئەو دوکانانە بەرپرسی یەکێتیە جا ئایا قەرەبوویان نەداوەتێ جادەکەی تێک نەداوە چییە یان ئایا کەم تەرخەمەکە لە حکوومەتە نازانم زۆر باشە تۆ بیرتە کاتی خۆی کە لە نەوتویەک لێرە ڕاپەڕین کرا وڵای ئەم لە نەوەتوێک بڵێ باشە لێرە ڕانیە دەواازەی ڕاپەڕین و ڕاپەڕین لێرەوە گڕیسان خەڵکێکی زۆر قوربانی داوە و لە پێنا ئەوەی دەسەڵاتی کوردی دامردێ لە ڕوو خزمەت گوزاریوە چۆنە ئێرە ینی خزمەتی شایستەی بۆ نەکراوە جادێکی 6 مەتری
وەخت خۆی دەرچوو بوو بۆ ڕانیە ئیتر لەبەر ململانی و ئەولا ئەو زادن هەتا ئێستا تەنفیز نەکرا کێشەی ڕێگاوبانی هێڕانەوە لە جادا چیتر کێشەی چیتری هەیە کە پێویستە و زەرورە بۆی کێشەی هەموو شێکی ڕانیە هیچی بۆ نەکرا باشە گەنجەکانی هەلی کاریان دەستەکەوی هیچیان دەستەوە هیچ هەلی کاریان نییە نا هیچی ئەکەن بۆی بژێوی دابینگە چ هەمووی لە ماڵە دانیش و بە باخەڵ هیچی لە باخەڵێدانی و بێ ئیش و بەکار مەزبورن زۆربیان بەرەو هەندەران دەڕۆن زۆر جارە بیسین ئەوانەی کە بەداخەوە لە ئیجەژەخنکەن بەشێکی خەڵکی گەنجی ناوڕانی ناوڕانین بڵێ هەمووی لە ئەوەی هیچی پێنویست کە سابەت تێگنی مەزبور ڕوو دەوێت دەکات باشە بەڕای تۆ چی بکرێ بوو ئەو بەرپرسانەی کە جاران ڕاپەڕینیان کرد و لێرەوە دەستیان پێکرد بێن ئاگیان لەم کێشە و معاناتەی خەڵک بێ هەمووی هەیە بەڵام هیچ ئیشێکی بۆ وڵاتەکەی ناکەن لەبەر باخەڵی خۆیان باشە بەڵام هەر بە بۆنێم خەڵکی ئێرەوە ئەوان بوو نەشت و بوو منە بەر تاوان خەڵک هەڵی بژارتون خەڵکەکەم ئیمزای بۆ کردون و دەبێت خەڵکیش ئەو بارە ناخۆشەی ببینێت چونکە بەدەستی خوان ئەم مەسئولان هێناوە لێ بۆ خۆشیان جارێکە هەڵبژاتن بکرێتەوە و کەس ڕێیان بۆ نەدات قسەیەکەیە زۆر جار بە تەنزەوە وترێ ئەبێ خەڵکی ڕانی و ماین دەواازەی ڕاپەڕین چۆن ڕاپەڕی ناکرد ڕاپەڕینێکی تر بکەن بۆی ئەمانش لا برن کۆمەڵ کەسی ئەم جارە باشیان پێ ناکرێت بە ڕاپەڕین لەبەرەوەی هێزی چەکداریان لەگەڵ نەبێ لێرە با بکرێت منتقی سلێمان بەس لە هەولێر هیچیان پێ ناکرێت منتقی پارتی دەسەڵاتی یانی معناوی شتەکە لە پایتەخت نەکری لێرە هەموو دنیا باهەسی هەموو ڕانی وێران کە هیچیان پێ ناکرێت ئێرە دەواازێ ڕاپەڕینە خەڵکی ئێرە ڕاپەڕین دەست پێکرد و قوربانیدا ئێستا لە ڕوو خزمەت گوزاریەوە ڕانیە چۆن وڵا لە ڕووی خزمەت گوزاریەوە سفرێ چکە هیچی وای بۆ نەکراوە کۆمەڵێک پرۆژەی بۆ دەرچوەتە ئێستا هەیە تەواو بووە هەیە بە نیوە چڵی ماوتەوە سەبوون منەوەی خستەخانەکەی تا ئێستا ئەنی تەواو نەبووەوەی 400 قەرەوێڵەکە چۆنێکە ئەو خەسخانەی هەراوە ماوەتە هەنی وڵام مودێکی زۆرە ئەرۆڵە زۆرە تەواو نەبوو لە ڕووی ڕێگاوبانە دەرێەوە خۆی لە ڕووی ڕێگەوبانش شۆ زۆر باش نیە جادەکانی چییە بۆ کێشەی هەیە چاڵ و چۆڵە قیرتاو نەچۆڵی هەیە ینی زۆربەی ئێستا ئەوەی پێش و ئەوەی غەباتی هەموو پینە پەڕۆ کراوە بەڵێ ئیش و کار چۆن ئێستا تۆکو گەنجێک خەریکی ئەم لاشە ساغ بێ ئەو میوانە فرۆشی ئەو شتانە فرۆشی تەماتەوان لە ڕوو ئیش و کار و چۆنە بازار بۆ گەنجەکانیشی تایە ناوەڵە ئیش هەر نەماوە ینی بڕوا بکە ئیش هەر نەماوە ینی گەنجەکان زۆربەی بێشن گەنجەکان چی ئەکەن بۆی کاریان دەستکەوت تەمان گەنج پێویستی بەوەیە ماڵ بۆ خۆی دروستکە هاوسەرگیری بکە ینی بۆنم لە شوێنێکە خزمەت کا لاینی کەم شوێنێک بێ بژێوی ژیانی دەست وڵا گەیژ نەبێ نازانین چ بکە کابرا دێتە بازاریەگە هەر چەندێکی بیشێکی دەست بکەوێ ئەمباڵی بێ کرێکاری بێ هەنی ناچاری بیکە هەیە بە 2000 بە 3000 هەیە بە 8000 ینی بڵێم هەر دەڵە ڕانەوەستم ویشەکەی بکە بەو پارەکەمەش حازرە ئەرەوەڵە هەیە هەر دەستشی ناکەوێنە بیکە بەڕای تۆ چی بکرێ بۆی ئەو بەرپرسانی کە ئێستا دەسەڵاتیان بەدەست ئاگایان لە ژیانی خەڵک بێ بێن بزان وەکو تۆڵی گەنجی وایە ئامادەی بە 2000 کابس بۆی بەتاڵ نەبێ وڵات جا پێویستە ئاوڕێک لەو خەڵکەی بدەنەوە چکە هەنی ئەوە ماوەی چەند ساڵە ئەنی ئەو قەیرانی دارایی و بێشی و هەنی زۆر ڕووی لە هەرێم کردووە هەنی گەنجی وا هەیە ناچارە هەنی دەیەوێت 20 ئەوروپایی لە دەرەی جەدا بخنکەی پێی خۆشتر نەک لێرە بژی هەنی هیچ ئیش و کارێک هیچ ئیش شتێک نەماوە لەو هەرێمە گەنجەکان ئێرە کە بێکار بوون
ڕۆکەنە دەرەوە بۆ ئەرەوەڵام چەندین برادری خۆم پێش لە زانکۆ بووە هەنی ساڵێکی ماوە تەواوی کە ئێستا لە ئەوروپەیە زانکۆکەی تاوانە ناوەڵە تەواوی نەکرد ساڵێکی ما بووە ینی ڕۆشتۆتە ئەوروپا ئێستا لە بەریتانیە نزیکەی 3 ساڵ بە 4 ساڵ دەبێت ئێرە دەواازەی ڕاپەڕێنتە خەڵکی ئێرە ڕاپەڕینی کرد قوربانیدا شەهیدیدا بریندار ڕەنگە ئێستا چەندێک لە بریندارەکان مابن ئەمانەی کرد ئێستا شایستەیە کە بەڕادەی ئەو ڕاپەڕینێکە کردوێتی خزمەت بکرێت لە ڕووی خزمەت گوزاریوە ڕانیە چۆنە وڵای خزمەت گوزاری کەمە زۆر لە چ ڕوویەکەوە یان چ شتێکی پێویستەکە بۆی نەکراوە وڵای جا ئەوە دووسای ئێستاوە تەواو نەکراوە لە هەر لە زمانی حکوومەتەوە ماوەتەوە مەزمونێک دوکانە لێرە ماونەوە ئەوە هەژنۆ دوکان تا ئێستا دەڵان قەرەبوش کراوەتەوە نەڕوخێنراوە هەرمە دوو سایدە سەرێکەکە کە سایدە ئەو سایدەوە تا کارەبای نیە هەتا ئێستاش ناوڕانی کارەبای نەشەوانە ئێوە تا نایبینین لەسەر ئەو شۆستەی هەمووی بۆ دانەندراوە شەوان تاریکە تاریکە بەڵە هەموو تاریکە ئەو جا قانونی وەک پێویستنیە مرور وەک پێویستنی هەموو دەمێ بەڕەڵایە سارە دێتە ناو زادەی عارەبانە هەموو دەماوە پێیان کۆنتڕۆڵ ناکرد ئەو جادەوبانە بۆشی هەتا ئێستا چاک نەکراوە خۆ دەمێکە هەنی ئەگەر هەر بە پارەیشان بۆ کۆکردایەتەوە ئێستا ئەتوانرا چاک ئایجا و جادەبان دێ بچی لە شارەوانی پرسی لە بەڵبند و کۆمیتە و دەستگا حکومیەکان پرسی بزانین بۆ تەواو نەکراوە لە ڕووی شوکارەوە لە ڕووی شوکارەوە گەنجەکانی شوکاریان دەستەکەوی هەلی کاری تایە بۆ گەنجەکان شوکار زۆر کەمە زۆربەی گەنجەکان وا بەرەوە ئەوروپای دەڕۆن ئاراوڵا بۆ خارج دەڕۆن ئێستا من کوڕەکەم تقریبەوە دوسێ مانگ گەشتوتەوە نەزاتی وەڵە خوا بەزیاد بێ هەر بە عادی نایەتەوە ئەو کوردستانی خۆتەوە ڕۆیشت کوڕی خۆمە ڕۆشتۆ نەزاتم و لە تاو بێکاری ڕۆیشت لە تاونەوەڵام باشم لە خوا بەزیاد وەزەم بەزە من با بۆ خۆی مستەقبەلە چێ بێ زانکۆی تاوەکە هیچی بۆ نەکرا ئێرە مستەقبەلی نییە مستەقبەلی نییە داوای دامەزرانی کرد خولە کرابەوە خولی شورتە هەچی مەسول و کوڕە مەسول بوونیان دامەزران دیش بۆ ماڵە هیچی دا نەمەزراوە دوو مانگ سێ مانگە ڕۆشت تقریبان دو سێ مانگارەوە ڕۆشت سا لە بەریتانیا لە خۆ ینی ئەمە کوڕەکەی تۆ ئەی گەنجەکانی کەژ هەر لە تاو بێکاری گەنجە شەمووی هەڵوەدا بۆ بە دەشتی داوە بۆ هەمووی بێزار و لە خەفەتی خۆی نازان چ بکە هیچی 250 پێنی باشە ئەو بەرپرسانەی کە ئێستا لە دەسەڵاتن بەشێکیان ڕەنگە هەر کاتی خۆی لە ڕاپەڕینەکە هەبوو بن چی بکرێت بۆی و کەسانە بیر لە خەڵکەکە بکەنەوە کە لەگەڵ ئەوان ڕاپەڕینیان کرد ئێستا ئەوان لە دەسەڵات و خەڵکەکە شەرۆک خۆیت بیر لەو میلەتەی کەس ناکاتەوە هەر یەکێک مامچینە سەر ئەو کورسیی و امتیاز و پارەی ساچی تێدا بێ فەقیر لە بینامێنە کورد تەبیعەتیوە وایە نازەم وا بیر دەکاتەوە ئومێدی بە خەڵک لەو شارێک کەس چاکم نەدێت تا ئێستا هەوڵدا بۆ شارەکەی و خزمەتیکە کە گەشتە پر لەو پۆستشتیوە دوسێ عرز بۆ خۆی داگیر دەکا دوسێ شوقە و ئەوەی دەکات تەلەفۆنی بۆ بکە دەڵە بزان لەگەڵ چه قسان دەکەی بە مدیری شارەوانیتەوە بە مەسوول مەڵبەندەوە بە قایمتەوە هەموو یارە تەبعەیە لە ئاستی خەڵکی ئاسایی خۆیان بە گەورە نا هیچ لە ئاستی خەڵکدانینە لە چینێکی بەرزترە زۆر بەرزتر دەبێ بزانین چۆ قسان لەگەڵ دەکەی دەنازوو دەگیرێتەوە بەخوای ئێستا ئەویان نازانم بۆچی ئێتا ئێستا ماوەتەوە تی ناگەم کێشەی ڕێگەوبانی هەیە ڕانێ بەڵێ ئەبێت معنی چی بۆ بوونمە چاڵوچۆڵی هەیە ڕێگەکانی سەخەتە قیری بۆ نەکراوە ڕێگەکانی سەقەتە و چاڵوپۆڵیشی زۆرە بۆچی ناتوان چایکەن ینی ئەگەر وەکو وترێت ئەو چەند ساڵە پارێکیان بۆ کۆکردایەتەوە ئێستایان توانی و ڕێگانە چاکەن بۆ ڕانی دەتوانانی بچی لە حکوومەت پرسی باشە بەڵام ئێرە ڕانەیە دەواازەی ڕاپەڕینە خەڵکی ئێرە قوربانیدا ڕاپەڕین لێرەوە دەستی پێکرد ئەبێ بە بەراورد بە شوێنەکانی تر زیاتریش خزمەت بکرێت یعنی چونکە شایستن و خەڵکەکەی قوربانی زیاتر داوە بەراورد بە شوێنەکانی کە ئایا شایستەیەوە نەبوو خزمەت گوزاری زیاتر پێشکەشی ڕانی و خەڵکی ڕانێ بکرێت شایستەیەوە و بەڵام نوانیان کردو وەڵی تی ناگەم دا حکوومەت هەمووی هەروە لە هەموو شارەکان هەروە هەر نەکراوە چی بکرێت تاوەکە و بەرپرسانی کە ئێستا لە دەسەڵاتن بێن ئاگیان لە ژیانی خەڵکی ڕانێ بێ بزانن کێشیان چیە گرفتیان چییە بانی بە چێوە خەریکن ینی نایەن لە نزیکەوە لە حاڵ و گوزەرانی خەڵکە بپرسن ناوەڵا تا ئێستا ناتوو نەوەڵە لە هەڵبژاردنەکانە نایەن بۆ ناو خەڵک نان بۆ باز وڵات دێن بەسەرەوەندەی ئێتا هەڵبژاردنەکە تەواو دەبێ یا نامینیەوە بەڵێ خەڵکی ڕانیە بۆیە ڕاپەڕینیان کردتاوەکو لە دەستی دیکتاتۆر و زاڵمێتی حیزبی بەعز ڕزگاریان بێ و
دەسەڵاتێکی کوردی خۆماڵی بێت کە زیاتر خزمەتی کورد و کوردستان بکە. بەڵام ئێستا ئەوەندە ناڕازین لە دەسەڵاتی کوردی کە دەڵێن زۆر جار خەڵکەکە پەنی خواردوەوە لەوەی حەزەکە ڕاپەڕینێکی تر بکە بۆی ئەمانی کاتون سا دەسەڵاتەمانی جلا برێ لەبەرەوەی ئاگایان لە ژیانی شخصەکانی ناوڕانیە نییە یاخود بەگشتی کوردستان نییە. بۆیە ئەگەریانەوێ ئاگایان لە ژیان خەڵک بێ بابین لەگەڵ خەڵکەکە بژین نەک ئەوان لە کۆشک و تەلار و خەڵکیش موچە و بژێوی ژیانی نەبێ کە بتوانێت بۆ منداڵەکانی دابین بکە. ئێمە بەردەوامە بین بەڵام دەچینە لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵاتە. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ ئەمانوێ لە خەڵکی ناوڕانیە بپرسین بزانین ئاستی هەلیکا لە ناوڕانەیە چۆنە بۆ گەنجەکانی. لە دوای ئەوەی کە ڕاپەڕین لێرەوە دەستی پێکرد و خەڵکی ڕانیە ڕاپەڕینیان دەست پێ کرد ئاسی خزمەت گوزاری بۆ خەڵکی ناوڕانیە چۆنە چی بکرێت تاوەکو دەسەڵاتدارانی هەرێم و دەسەڵاتدارانی کوردی زیاتر ئاگایان لە ژیانی خەڵکی ئێرە بێت. کاگەر ئیش بێ خەڵک ئیشەکە بەس ئیش نییە ناوەڵا ئیشابێ بۆ من ناکەن حساب بۆ خۆیان دەکەن و بۆ ئێرە دەکەن. دامەزرام لەسەریش دوای ئاسایش هاتم میان گوتیان هیچ بۆ تۆ نییە لێرە. من بخۆم کابرایش کرێکارم کرێکاری دەکەم لەنەوە بازار ئیش شەمەتۆ کرێکاری دەکەم وەڵی ڕۆژە بە هەفتە ئیشەک نی بیکەی کاک. ئەوان ئەگەر خاوەنی هەست بانە ئەوان ئەگەر خاوەنی وجدان بانە ئەوان ئەگەر خاوەنی ئەو میلەتە بانایە هەرگیز ڕێگان نەدەدات دەیان و سەدان گەنجی ئەم وڵاتە هەچی هیوا خولیا هەیە بیخاتە کۆڵە پشتێکەوە خۆی ڕادستی قەدەر بکات لە دەریای ئیجا. وەڵی چەندی بڵێ خزمەت گوزاری هەر نییە نەوەڵا بۆ خۆم پێشمەرگەی کۆنم لە شاخی پێشمەرگەی شاخ بوو مەر ئەندە خان و کرێمەرگەی کۆنی ئەرێ وەڵا دەخان و کرێدەم هەتا ئێستا خانوو نییە نەوەڵا نەوەڵا بیلاوەتەڵای معاششم معاشی پیرژنانە وەڵا حکوومەت نییە بۆیە دوو عیز بن دوو عیز پاڵیان وێک داوە و دەیکەن و دەیخۆن کەسی دیکە نییە. باشە بەڵام خۆ ڕاپەڕین بۆ کرا خەڵکیکی کورد کە بتوانێت زیاتر خزمەت بکە ینی ئێستا ناکەن بۆ خۆیان کردووان دەڵێن کەسن دەکەن نەبوو بخۆن کردوان مەگەر خەڵکەکە لەگەڵ خەڵکی بۆ نمونە و خەڵکی وەکوتوان لەگەڵان نەبوو دەگەڵیان بووم بەڵا ئەو حسابی بۆ من ناکەن لەبیریان کرد ناوەڵا حسابی بۆ من ناکەن حساب بۆ خۆیان دەکەن و بۆ ئێرە دەکەن. باش ئەی وەکو خزمەت گوزاری ناوشار جادە و ڕێگاوباری چۆن ئەلانەوە تا جادەوە چەند ساڵە ناوێرن بیکەن دووسایدا دوکانەکانەوە ئەو حاسی بۆ نایکەنەوە ئەوە بۆیە ئەوە ساڵە نەیانتوانێت نەوەڵڵا فیلهەتەڵایی لەوەتی ئەو ڕانەیە کە دروست کراوە چۆن ماڵە سەرقولێ بوونا دەناوەڵڵا فیلهەتەڵایی ئەو جادەیە ئەوشی ماوەتەوە باشە ئەمە دۆک و جادە ئەی لە ڕووی هەلی کارەوە گەنجەکانی ئێرە چی ئەەکەن هەمووی بڕڵا بەشەرە بەڵام هەمما خەڵکەوە 5,000 با خەڵەدانە ئەوە بێکاریە ئەرێ وەڵڵا بیلاوەتەڵایی شەر نییە زۆر جار بەداخەوە کە بۆ منە ئەوترێ فلانە بەلەمێک لە دەریای ئیژەیە غەرق بۆ بەشێکیان گەنجی خەڵکی ناوڕانیە وەڵا خەڵکی ئێرەش دەگەڵ بوونە هەرولا خەڵکیێرش دەگەڕبوونا لە تاو بێکاریە ئێران بێکاری بەجێ دێڵم هیچ بکە کەیش نێبەست دەکات دەڵە دامەزرێنە دەڵە جێ نییە دەنا با 4 کۆمپانیا ئەم کاتەوە 2000 نەفەری زیاتردا دەبەزرێنی ئەی لە ناو بازار کاریان دەست ناکەوی بێن لە بازاری کار بۆ دوکاندارەکانی ژنێتە بۆ وانەکان هەوێ ئێستا معاشەکەی نەدەن کارەوە دوکاندار دەبێت ڕێستا هەرە ئەوە دەستی دەمنان ژوێنی گۆرانی کێوەڵە. بەڕێی تۆ چی بکرێت بۆ ئەو بەرپرسانی کاتی خۆی لەگەڵ ئێوە بوون لە شاخ وەکو یەکون پێڵاوی شڕیان لە بەرابوو تا ئاگیان لە حاڵوەزی ئەو خەڵک بچمەکنیان بە سیزە قۆرانە ناشم ناسنەوە ناوەڵا نەبە سیزە قۆرحانێ 16 ملیۆنەکەشیان نەدامێ ئەویشیان خوارد نەک هەراقی خۆت دادن لێشان خوارد بەڵێ لێشان خوارد. باشە بۆ خەڵکی فەقیریان لە بیر کرد مەگەر لەگەڵ ئەو خەڵکانە بوون لە شاغ نەبوون کوردی ئەوڕۆ فەقیری وانەک دەکەن نابوت دەکەن بۆیە فەقیر دەکەن کە لەگەڵیان کەوی و دویان کەوی لە برسان بۆیە خەڵکی فەقیر دەکەن. دامەزرام لەسەریش دوای ئاسایش هاتم منیان گوتیان هیچ بۆ تۆ نییە لێرە بۆچی لەبەرەوەی کە ئیقامەم نەبوو نان هێشتم من شکایەتیان لێکردم برادێکی ئەخباری کردم وتەوە ئیقامەی نێوە ئیش دەکا منیان برد کردیانم 16 مانگ دەسەزاندا بوو 2 ڕۆژە بەر بوومە
هەرێ بەخبێ 16 مانگە لە زیندان 16 مانگە لە سزنم 2 ڕۆژە بەربوو بۆچی قامت بۆ ناکەن وەڵی قەما بۆ نەکردم میدی جوابی هیچ کەس نادەنەوە چەند جاریش چوم لێرەش 16 مانگە کە دە سزنەی لە سزنەیدام دنیام ڕاگاندو هەتا ئاکم بەریدام خۆ قانونی لێ نیە ئەوەی خەڵکی کوێ خەڵکی سەردەشتەوە مەگەر تۆش هەر کورد نیت هاوزمان نیت ئەوان زۆر جار شانازی بەەوە ناکەن ئەڵێن هەر 4 پارچەی کوردستان بەڵێ کوردم وەکوان بەس ئەو خەڵکە ئەو شتانە کە نازانێ ئەو خەڵکە بەس بۆ گیرفانی خۆی تێدەپۆشی دەفکرێ فەقیریدانێ ئەسلان من کەسێک بووم لەسەر ئیشی خۆ بووم کابرا هات ئێغباری کردم و بەگرتی دام ماوەی 2 ساڵە من دە سزنەیدام لەو غەریبایەتێ ببێ کەسی بەبێ مەواجەی 2 ساڵە لە سزندام 2 ساڵە دوێنێ بەرومە ئەرێ وەڵی چەند جار هەو جارێکی دەچوومە محکەمە شەرۆکێرە مثلەن زۆر کەسەی بێتاوان گیراوە دەو سزنانەدا نەمەواجان هەیە نە هیچ شتێکیان هەیە نەمەواجان بۆ دەکرێتەوە خەڵک پارەی پێ نییە دینارێکی پێ 250 پێنە دەو سزنەیدا خەڵک فەقیر نەمەواجێکی بۆ دەکرێتەوە نە هیچ شتێک نەوەی کە مەسەلەن بڕیاراندا بوو لێبرنێکی گشتی دەرکەن ئەوەش کە هیچ هەر خەڵکیان فریودا لەبەرەوەی ئێستا هەموو خەڵک بێتاقەتە دەو سزنەیدا بەڵام ئەوان زۆر جار لە کەناڵەکانەوە دەسەڵاتداران باسیەوەکەن کە کوردایەتی ئەەکەن هەمووی درۆیە هیچی کوردایەتیەکە بۆچی بۆ تۆ بۆ نمونە 16 مانگ دەتکەن نەزیدە ئەو هەموو بۆی مەسەلەن بە قازانجی خۆوانە من بۆ قازانجی خۆنا گینا مەسەلەن چەند جارێکان داواکاری گشتی مەسەلەن داواکاری گشتی و چەند مەسەن بە کەناڵی ئینارتیان ڕاگەان بە کاناڵەکەی تران ڕاگەان کە بڵێ لێبوردنێکی گشتیدا بۆ خەڵکی ئەو خەڵکە بە سەزمانە دە سزنەیدا نەفەری تێدا 3 ساڵ دەوێدا هیچ تاوانێکی نەبێت تاوان کەوتۆتە دەوێت نەیە کە بەریدا نەیە کە مەواجێکیان بۆ کاتەوە خەڵک لێپارەیە وەکو شایستە خەڵکی ڕانیە شایستە ئەوەن کە خزمەتی زیاتر بکرێن بە بەراوت بە شوێنەکانی ئێستا ئەوە نزیکەی 29 ساڵە دەسەڵاتی کوردی خەڵکی خۆی بەڕێوە بات چۆنە بۆ ڕانی چیان کردووە خزمەت گوزاری یان وەکو پێویست خزمەتی کراوە وەڵی کراوە بڵێن نەکراوە کراوە بەڵام وەکو پێویست دەبواە ڕانیە بەشتی زیاتی بکرابە ئێستا چی پێویستە ینی کێشەی لە چی هەیە ڕانیە بڵین وڵی لە زۆر شتە ئێستا وەرە کاکە شقامێکی گشتێنەوە بازار هەتا ئێستا لەسەر دوێ دوکان پشکەوتو دوێ دوکان لێرەکانماوە تا ئێستا تەواو نەکراوە ئەو سایدە ڕئیسەکەەوە بۆنێ دوکانەکە ئەو سایدە ڕئیسیە لەستا مەزمعی دوکانەوە تا لێرەکانە پشکەوتو باشە بۆ ناتوان چاکیکەن کێشەکە لە چێ دەسەڵاتی حکوومەت دەڵێ بوو جەمانی و پارە نیە و پارە کەم ترکەمیە و تەواو بڕایە بەڵام 29 ساڵ ئیداری ئەو شارێ بەرپرسیارە لەو شتێ ئەم 29 ساڵە بەس پارێکیان بۆ کۆکردایەتوان توانی قەرەبووی ئەو دوکانانە بکەن و ئەو شوێنە بکەنەوە بە جادە ڕایسێ زۆر تەواو ئەی بۆ نایکەن بڵاوە دەکاتەوە سەر حکوومەت و سەر ئیداری ڕاپەڕن باشە ئەمە وەکو ڕێگەوبان ئەی وەکو هەلی کار گەنجەکانی کاریان دەسەکەوی کار سفرە لەو شارەی دەکار سفرە وەر ئەو گەنجانە دەبینی لەو شارەی هەمووی دەسوورەتەوە بێش و کار و کاسبی من بخۆم کابراش کرێکارم کرێکاری دەکەم لەنەوە بازار ئیش شەمەدۆ کرێکاری دەکەم وەڵی ڕۆژە بە هەفتە ئیشەک نی بکەی کاک بە هەفتە زیاتش نەوە کار ئەوە بەوەیە مۆزوع باشە چی بکرێتەوەکە و بەرپرسانی کە لێرەوە لەگەڵ خەڵکەکە ڕاپەڕنیان کرد و خەڵکی لەگەڵیان بوو ئاگان لە ژیانی و خەڵکە بێ ئێستا یعنی چی بکەین بۆی ئەو بەرپرسانە جارێکتر هۆش بکەنەوە کە خەڵکیش ئەبێ خزمەت بکرێت چۆن ڕاپەڕینی کرد ئاوەش پێویستە ئێستا خزمەتی بکرێت گوێ لە برا کۆت بگرا حکوومەت چەند تاوانبارە خەڵکیش ئەوەندە تاوانبارە خەڵک تاوانبار زیاترە بۆ ئەگە خەڵکەکە نەچی بۆ دەنگدان و دەنگدانی جێدەنگ بۆ ئەندام پەرلەمان و بۆ ئەو نەدان حکوومەتی جوان ناکە بەڵام بمانەوە نەمانەوە بە هەڵبژاردن دەسەڵات ئێستادان سنووری ئێمە سنووری سۆران بەڕاستی پشتگوێ خراوە لەنا حکوومەتی ئەولە پشتگوێ خراوە بە تایبەتی سنووری جیاوازیەکرێت جیاوازی هەیە بەڵێ جیاوازی خۆ بەم بەچای خۆمە دەیبین ئەوەی گە لە سنووری ئەولای دەکرێت لێرە ناکرێت ئەو شتێک لێرە نەکراوە باشە چی بکەین تا ئەم بەرپرسانی خۆمان هۆشیار بکەینەوە کە کاکە وەرن بەدەمی خەڵکەکەەوە وەرن خەڵکەکە کێژەی هەیە مشکلی کاکە یەک شتت پێ بڵم ئەمە دەمێکە لەو شتەی تێگەشتی ئەوانە جوابی کەس نادەنەوە بەڕاستی پێتەوە بەس خۆ خەڵگەوانی کردبەوە خەڵگەوانی خستە ئەمە ئێمە دوو ئیدارەمانەیە ئیداری سەوز و ئیداری زەرد
ئیداری زەر لە سەڵاتی خۆیدا و ئیداری سەوزی دار لە سەڵاتی خۆیدا بەڵام دەسەڵات ئەوڕە کەوتوتە ئەولاوە یاریی بەدەستنی یەکیشتی بەدەست بووە ئەو شارەوانە دەبوو ئەو شارەوا دەبوو ئەیداواقعەتەکەی خەڵکی ڕانیە بەوە ناسراون کە ڕاپەڕین لێرەوە دەست پێک و لێرەوە گڕی ڕاپەڕینان پەیدا کرد تا چەند وەکو خۆت وەکو هاوڵاتێکی ڕانی لە خزمەت گوزاریەکانی ناوڕانی ڕاز وڵی لە هیچ ڕازی نیمە نەوەڵە بۆچی چی بۆ کراڕانی ڕانی شایسته ئەوەندەی بۆی بکرێ ئێستا چی پێویستە بۆ بکرێکە بۆ مناڵەیەوە کێشێ وڵی دەبوو ڕانیەوە گوڵێ با لە چاو هەموو شارەکانی کوردستان ئەوەی ڕانیە کردی کوێ کرد من برادێکم تا لە وروپای ڕاتەوە دەیگوت دەبووە ئێستا گەر هەپای شنووری ڕانیە بە پاسەپۆرت هاتبای دەبواە بە پاسەپۆرت هەپای شاری ڕانیە بەڵام ڕانیە سێر دەکەی دەبایە ئێستاڕانی قەزا بووە کاکە بڵێسەی شۆڕش لەم شارە سەری هەڵدا ڕاپەڕین لەو شارەی دروست بوو دەبای ڕانی ئەو هەبە دەبای ڕانی ئێستا مەحافەزە بووە کاکە لەسەر هەڵەبجا کە دە مەحافەزە بۆ ڕانیە بردە هەڵەبجا چەندا شت کاکە شتی زۆر بۆ کراوەڕانیە بەڵام شتەکە نەگەن ناکەشتن حەق خۆیان وەرە قسخانی 400 قەڵەوەی ڕێت 4 ساڵە تا ئێستا پەشی کەوتووە تا ئێستا تاوانە بووە شقامێکی گشتیە نێو شار هەتا ئێستا لەسەر پێشەش دوکان پەشی کەوتووە کورە کاکە باشە لە ڕووی ئیشوکارەوە خەڵکەکە ئیشوکاری دەسەکەوی بە ئاسانی هەلی کار بۆ گەنجەکانی وەڵڵا هیچ تەماشا گەنج هەمووی کەوتۆتەوە لە پارکەکان لە شوێنە گشتیەکان داخەوەی بیسین کاڵێن فلانە بە لە مەنگ لە دەریای ئیجا خنکاوە زۆربەی جار خەڵکی ڕانی تێ هەموو تێدا هەموو خەڵکی ڕانی تێدا هەمووش گەنجە هەموو لەسەر بێ شوکاریەت ناخەڵک بۆ دەڕوا بۆ دەرەوە بێکاری ئێرەجێت باڵی خۆ لە تێروپڕی نییە باش ئەی چی بکرێ بۆ ئەو بەرپرسانەی ئێستا لە دەسەڵاتن و بەهۆی ڕاپەڕینی خەڵکی ڕانیەوە ێست بوونە دەست برا گەورەی خەڵک زیاتر ئاگیان لە خەڵک بێ زیاتر بەدەم خەڵکۆ چی بکرێ کاکە برات چی بکەین باشە لەوەی ئەو خەڵک دەیڵێ و دەیکات ئێستا تا ئەسا تێنەگەیون چی بکرێت باشە بۆ ئەو خەڵکەی ئەوان بخوان تێنەگەیون تێناگەن یان نایانەوێت تێ نانەوێت تێ بکەن دەنا چۆن تێناگەن ئێستا من دوو کەلی مەقسەد لەگەڵ تو دەکەم چۆن تێناگەی بەڵام ناتەوێت تێ بگەین هەنا چۆن تێناگەن تێگەن سەرچاویانیەوە مابوو ئێمە ماڵمە لەو گوندی هەنجیرەیە دیجەکەی 200 ماڵە 150 ماڵ دەبێت تاکو ئێستا بێ ئاوی تاکو ئێستا ئەو دەقی بێعەزەکەی خۆ دووارە بیبینە بیری توازی لێە مۆلدەکەشان برد مۆلدە حکومەت بۆی داران مۆلدەکەشان برد تاکو ئێستا 150 ماڵ بێ ئاوە شارەوانی ئاوت بۆ دێنی بە 21 ڕۆژ جارێک ئەش بە دەقا ئاوت بۆ تێنەکە دیارەمە بازەگەر لە خزمەت بکەین بۆ هەموو هەرێمی کوردستان و بە تایبەت بەڕانیە کە ڕانی وەکو عینە وەربگرین بە هۆکاری ئەوەی کە ڕانیە یەکێکە لە ئەو شارانەی کە کۆتا ڕاپەڕینی شۆڕشەکانی کوردی بەخۆ بینی و ئەنجامێکی باشی هەبوو ئەوەی کە دەشیبینین دەسەڵاتی کوردی لێ بەدی هات و وەکو پەرلەمان و وەکو حکوومەت و کۆمەڵێک سێکتەری دیکەی بۆ خزمەتی ئەم وڵاتە لێ بەدی هاتووە بەناو بەڵام بەداخەوە تەمەشا دەکەی گرنگێکی ئەوتۆ بەڕانێ نەدراوە گەر بڵێن هیچ شتێکی بۆ نەکراوە دیارە تاوانە گوناها بەڵام 29 ساڵ حکومڕانی ڕانیە لە ئاستی ئەو تموعی کە هەیەی لەو ئاسەدانیە کە بەو شێوازە پەراوێز خرێ ئێستا ڕانیە چی پێویستە و چی زەرورەکە بۆی بکرێت ڕانیە چی پێویست نییە ئەمە دەکرێت لەوەوە پرسیار بکەین چی بۆ کراوە ئێمە دەبینی کۆمەڵێک لە 90 ئەو پرۆژانەی کە 1970 ئەو پرۆژانی کە کراون لە ڕانێ بە ناتەواوی بەجێهێشتراوە بە نیوەچەڵی جێهێشتراوە ئایا ئەوە هۆکاری سزادانی سیاسی ڕانیە یاخود بابەتی تری لە پشتەوەیە بەڵام خۆ ئەم دەسەڵاتە ئێستا کاتووە لە ئەنجامی ڕاپەڕینی خەڵکی ڕانیەوەیە دەبێت خزمەتیان بکردایە نەک سزای بدرێەوە بۆ شێوازە ئیشەکانی بەنیوە ناچڵ جێبێ بەڵێ تۆ کە باز لە سزا ئێمە لە سزا بکەین ببینە ئەو ڕۆکە تازەترین نمونەی کارەسات بێنینە بەرچاومان حادسەی سیارەی نێوان دوکان ڕانیە کە بەداخەوە بەڵێ ئەمڕۆ بووە 3 کەس گیانی لەدەستداوە ئەنی دەبینی دوای 29 ساڵ حکومڕانی دەیبینین ئەوە ڕێگاوبانەکانە کە بۆ خۆتانەوە کامێرەمانەکان کە بتوانن بچن ڕێگەوبانەکان وەرگرن و سەیریکەن دەبینن ئایا ڕانیە لە ئاستی ئەوەیدا ئەو جادانی پێشکەش بکرێ ئایا دەبێت بۆ شێوازە ڕانی پەراوێز بخرێ ڕۆژ نییە ئەگەر بە کۆی گشتی کۆی بکەوە ساڵ نییە 500 کەس گیان لەدەست نەدا ئەمە وەکو ڕێگەوبان زانیمان کێشەیە ئەی لە ڕووی هەلی کار و
ئیش و کارەوە بۆ گەنجەکانی ڕانیە تا چەند ئیشان دەسەکەوێت لە ناو شارەکەی خۆیان دەست خۆش ئەو بابەتە من بۆ خۆم یەکێکم لایانی پەیوەندیدارم لەوەی کە من سەرۆکی کۆمەڵی پەنابەرگەڕاوەکانی ئەوروپام ئێمە لە 2011 تا ئێستا کە قسە لەگە بەڕێزت دەکەین وە پێدەنین 9 ساڵی تەواوی ئەو ڕێکخراوە بەڵام هەتاوەکو ئێستا حکوومەت بەجددی ئاوڕێکی لەو کەسانە نەداوەتەوە لەو گەنجانەی کە لە وڵاتی ئەوروپا گەڕاونەتەوە بۆ ئەوی بێنەوە خزمەت بە وڵاتە بکەن جا بە هەر جۆرێکە گەڕابنەوە یاخود مافی پەنابەریانی یاخود بەخواستی خۆیان هاتوونەوە ئومێدێکیان هەڵسنیوە کە لە وڵاتە بتوانە خزمەتێ بکەن لە پای ئەو هەموو داهاتی کە هەیەی هەم داهاتی ژێرزەوی هەم داهاتی سەرزەوی کە خاڵە سنووریەکان دەگرێتەوە بەڵامی شتێک بۆ گەنج نەکراوە بە تایبەت ڕانێژدات لە ڕووی ئابوووریەوە داتەپیوە هیچ ئیش و کارێک نییە هیچ ئەلی کارێک نییە من ئەوەش کە پێت دەڵێم لەو سۆنگەیەوە بە بەڕێزت دەڵم کە ئێمە بەڵگەی تەواومان لەبەر دەستدایە بۆیە وا پێت دەڵێن لەبەرەوەی ئێمە کە ببینین تەمەشا دەکەین هیچ نوێنەراتی سەفارەتێکی وڵاتانی دەرەوە لەو شارە نییە کە بتوانێت کۆمەڵێک خەڵک لە خۆ بگرێ بچێتە سەر کار هیچ کەرتێکی تایبەتی بەرفراوان لێرە دروست نەکراوە بۆ خزمەتی توێژی گەنجان کە بتوانن کاری تێدا بکەن و ڕۆژانە و چایخانانەی کە دەیبینی بازاری گوڵەباخ منشورە شەقامی گوڵەباخ دەبینی ئێستا خەڵکێکی زۆر کەمی لێ ئێستا بۆ قەرەباڵغەش خەڵکێکی کەمی لێ بەڵام پاش سەعاتێکی تر کورسیەک نامێنێکە تۆ بتوانانی لەسەری دانیشی هەمووی گەنجی بێکارە ئەگەر لە 100 دەی وەرێکی لەوانەیە هەزاری تەبعی پێ نەبێت چی بکرێت کۆکو کۆتا پرسیارم تاوەکو ئەو بەرپرسانی کە خەڵکی ڕانیە لەگەڵیان ڕاپەڕینیان کرد و ئەوانان کرد بە برەگەورە و ئێستا ئەوان لە دەسەڵاتێکی بەرزان تامانە زیاتر ئاگان لە ژیانی خەڵک بێ و بە تایبەتتر خەڵکی ڕانیە کە لەگەڵ ئەوانە ڕاپەڕینی دروست من بەوە وەڵامت دەدەمەوە بەداخەوە لەلایەن کەسانی بەرپرسی بێ ئاگا وەک ئەوە تۆ لە چیایکی بەرزەوە سەیری خوارو بکەی هەموو خەڵکەکە بە بچووکی ببینی و ئەستان بیری لێ نەکەیتەوە ئەوان ئەگەر خاوەنی هەست بانە ئەوان ئەگەر خاوەنی ویژدان بانە ئەوان ئەگەر خاوەنی ئەو میلەتە بانایە هەرگیز ڕێگان نەدەدات دەیان و سەدان گەنجی ئەم وڵاتە هەرچی هیوا خولیا هەیە بیخاتە کۆڵە پشتێکەوە خۆی ڕادستی قەدەر بکات لە دەریای ئیجا چەندین شوێن هەیە بە ناوی گەنجانی کۆچکردووی ڕێگای ئەوروپا و ڕێگای هەندەران کراوە یەک لەوانە پارکی دایک کە بەناوی 17 گەنجی ئەو شارەوە کراوە لە ڕێگای ئەو هەندەران خۆیان ڕادستی قەدەر کرد بۆیە من دەڵێم ئەگەر حکوومەت ئەگەر دەسەڵات تەنها لانی کەم لە 100 گوێگرتپایە لە 100 ویژدان هەبایە لە 100 بەخەمی ئەم گەلەیەوە بایە ئیمڕۆ گەنج بەو ئاقارە نەدەگەیشتکە ئێستا گوێ لە خێزانەکەی خۆی ناگرێت نەوەک لە حکوومەت. ئەوەی کە بینیتان ڕاوسەنجی خەڵکی دەواازەی ڕاپەڕین و شاری ڕانێ بوو ئەوان بە شێوازێکی سەرەکی باسی دوو کێشانە کرد یەکەم نەبوونی خزمەتگوزاری بە تایبەتی لە ڕۆی ڕێگاوبانەوە کە کێشەی ڕێگاوبان زۆر لە ناوڕانیە هەیە بە تایبەتی ڕێگەی سەرەکی کە دێتە ناوڕانیە کۆمەڵی دوکانی تەجاوز ڕێگەیان گرتووە هەتا ئێستا حکوومەت نەیتوانیوە بتوانێت ئەو جادایان بۆ چاکە و قەربوو بدا بە خاوەنی ئەو دوکانە. کێشەیەکی تریش نەبوونی کارە کە وای کردو بەشێکی زۆر لە گەنجانی ڕانیە ڕوو لە هەندەران بکەن و بەداخەوە زۆر جارجێ بیستین بەشێک لەوانەیە کە لە دەریای ئیجە دەخنکێن خەڵکی ناوشاری ڕانێ و دەواازەی ڕاپەڕینی ئەوان باسییان لەوە کرد ئێمە ڕاپەڕیمان کردتاوەکو دەسەڵاتێکی کوردی بێتە سەر حکوم کە دڵسۆزی خەڵکەکەی بێت دڵسۆزی خەڵکی ڕانێ بێ بەڵام بەداخەوە دەبینێ خەڵکی ڕانیە بێ خزمەت گوزارە گەنجەکانی لە ئیجا دەخنکێن بەڵام هیچ گرنگیان پێنادەن و هەتا بێکاری و بێمەعاشی و بێموچەی لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە ناوڕانەیە زیاد دەکات. پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ.